کاتتان باش بینەرانی ڤار وەکو دەزانن ئەمڕۆ کەمێک پێش ئێستا دەنگدانی گشتی لە شاری کەرکووک کۆتایی هات. لە ئێستادا جیاکردنەوەی دەستی لە زۆربەی وێزگەکان دەستی پێکردووە. من لە بنکەی 11 ئازارم لە گەڕەکی ئیسکانی شاری کەرکووک لە زۆربەی وێزگەکان ئامارەکان لێرە هەڵواستراوە. ئامارەکان جیاوازیان هەیە لە وێزگە بۆ وێزگە لە بنکە بۆ بنکە، بەڵام بە کۆی گشتی ئەتوانین بڵێن ڕێژەی بەشداریکردن لە شاری کەرکووک بەپێی ئەو زانیاریە تایبەتی کە لە نێو کۆمسیۆنەوە لقی کەرکووکی کۆمسیۆنەوە دەستم کەوتووە 63% ڕێژەی بەشداریکردن. هاوکات بە شێوەیەکی بەرچاو ئەتوانم بڵێم لەو بنکانەی کە ئێمە ئاگادارین یەکێتی نیشتیمانی کوردستان لە پلەی یەکەمدایە و هەروەها لیستەکانی تریش بە بنکە بۆ بنکە وەکوتم جیاوازی دەنگ هەیە، بەڵام ئەوەی کە هەیە کەمێک پێشتا من لەگەڵ لقی کەرکووکی کۆمسیۆن قسەم کرد، پرۆسەکە بە شێوەیەکی ئارام بەڕێوە چووە و هیچ پێشێلکاریەک وەکو ئەوان باس لێوە دەکەن تۆمار نەکراوە. تەنها سبەی ئیمڕۆ دوو سکاڵا هەبووە، ئەو سکاڵەکانیش بە شێوەیەکی وانە بووە کە کاریگەری هەبێ لەسەر پرۆسەکە و هەروەها لەسەر ئەو سندوقی دەنگدانەکان و لە ئێستادا وەکوتم بنکەکان دەرگاکان داخراوە و ئەو تیمانی کە کۆمسیۆن دیاری کردبوو جیاکردنەوەی دەستی بۆ ئەو دەنگدانی گشتیە ئەکەن.